أفا دبيتا نزيكي تشار روجان حتى نوكاش شوكي خلق نبر داية جي كشتنا ظلامكي بوكتاخو نيا 15 سالي دركت تمني ويكي مترجة 14 سالان ام دبركة بحثي الرهاية كين اجبركو بتايبتي بشتي اخفنا ديكا ويش فيدي جيهان خانه كوميفانا ساعت هشت يارو داوي بو بحث خود کرد کاسکالا تومار کریه تومار نکریه چوا تومار کریه چوی آلیم برپرسیار نچویه هندک آخفتن کرینه دیسان متا بابه و او جناکو لوی داره بویه جناکو رحال گل جیایه و چند ساله و جناکو همیتش بچافن خودیتینه مهوانا مه گل تندو تیجیه لحولیره کابراستی جیهان خان چوی سردانوان کریه بو نویسیناس کالایه یا نه اوی کسی بریار کو تو مدبارا بکشتنا که چاخو چند فرمان انگرتنه هبوینه بوچی نهاتیه گرتن حتانو که اول آلیه کی دیگه خودنا اخفنین دیگه لیل آلیه دی افروکه کیسا کادیا به همان آوای لولیره چه بویه ظلامه کرشه لهفجینو 4000 کن خود کرد مطرسیا کشتنه جیل سروان هیا روداو همیتش به بلگه به دکیومن به ویدیو به دنگ به هوا اینانه ام خول ویره بوین ترى مديايا روداي بخول ويربو دماكو او هرشيا او ظلامي بتشكل سر خزانه وي هاتي انجام دان ام دل دسبيكي گويا خدينا اخفتنن ديكره هاي جيهان خانه بكرتي كاشفيدي چي گوتي بتنه بير خستنك او ام دي وگري راها دو زار قسيله گرم كر دي گودا ورا بمان بوكنا خود ام گوتم كتسم زاري صبر بگرا دعوه دنوس من داوي طلاقم كردبو اشتانا من بطاطي لبياو كشم زيانة بمولة محكمة داواكم حتى لو شم نسيا قلت بهانا كتسكم ورن بهانا من دالكان ورن جياني لما ترسيدا بس كس بهانا أنا وانا هاد بوه كم ترخميو من بنات ساري رويشت من دالكانش او وقتيش امانتي دس شبرا قورا كم دا قلت ديان بما كنا خومي سخامد نبيتن او زنازم تسن روج ليبون باشا من دالكانشي برد بوا أبا بكرتي آخفتنن ديكا رهاينة جيهان خانة أبروكا جمال قال خزانة وان آخفت أخفلن وان دو ماهي كما ورقرتن لآلية كو شاهد حالة أبي بويا ريبويا أو جناية يكو بخوجي برين دار بويا ساكنة خان الفيداوية جنة خوش خانة هاتيا درخستن ساكنة عمر بوري رهايان جيل فيرد بجنة بلكي رها ميوان مانا القال بريز مقدم سفين طاهر برافا بريات روبروبونا تندتجي لدجي خزانة وآفرته لهوليري مهبانه ما بخير بنزور روز باستانا كان برز مقدم خاتونه كي تريش ميوان مانا بلام ندم وشاوي دياره كين شويني شي ناتوانين بيلين شوينه كان هني دمنت لبر مترسيه لسرجياني هر امرو كشكر وداوا خاتوني برز توش بخير بيت دواي كميكي تر دم بولاي ايوا چونكه كيسي ايوا كيسي كي ترى همان كيشيا بلام دو كيسي جوازه بخير بن سباسي ايوا شكم ساكنه خان من ايوا دس بيكم بلام سلامتيه ايوا چونن استا باش ان شاء الله كلنا خوش خانه درچون سلامت بي کی لنا خوشخانه درهاتی امرو لنا خوشخانه بوی دوینه بوی پم بله توش بریندار کراوید برینکانه چون بریندار کراوید امن بریندار کراوم ساروج لما بر حد مدري لقر ترمي راهاي چون بروجك پم بله هر خود لوی بود شاهد حالي روداوي كي زور ناخجيني بيبلي زوم هايبو باش فرمو زوم هايبو كاجمير تقريبا ساعات يعزبو أو أمنو مجيب يعني بردية خاصة خاني جيراني مبو باشا بيمبلي جيراني مبو باشا دايجان بيمبلي روجي روداوكا دوسي روج بيش روداوكا چون بوا بريار چون بوا بوچي واي کرد بس خود اتواني اولا ما بديت بوچي بريار زور خراب بو لقرمان زور خراب بو اشكن زي دداين
ئەشکەنجەی دەداین بەڵێ. بە کێبلی لێی دەداین بە ئازار لێی دەداین بە سیلاحی لێی دەداین آخر بە بوو چی؟ سیلاحی لەویژی دەدا بە سیلاحی لە هەر لەو گۆڕەی لەو گۆڕەی نازانم پێنجشەمان ئەوەی هەر دەستا نازانم چی لێ دەهات ئاگای لە خۆ نەدەما چۆن بۆ یعنی شتێکی دەخوارد ئاگای لە خۆ ئاگای لە خۆ نەدەما نەدەما لەبەرچی ئاگای لە خۆ نەدەما چۆن هەست پێ کرد کە ئەم پیاوە ئاگای لە خۆی نییە نازانم ئاگای لە خۆ ئاگای لە خۆ نەدەما کەلەمەی دەدا باشە کەلەمەی دەدا چی شتێکی دەخوارد؟ نازانم چی دەخوارد بەس ئاگای لە خۆی نەدەما کەلەمەی دەدا یعنی چۆن ئاگای لە خۆی نەدەما ئەتوانی پێم بڵێ چییە کرد چۆن دەتزانی ئەمە بڕیارە ئاگای لە خۆی نییە ئاگای لە خۆی نەدەما یعنی بە شێوەیەکی بە ئاگای لە خۆی نەدەما وەچی دڕدەی لێ دەهات وەچی هاواری دەکرد دەی قیژان ڕەش هەردەگەڕا ئارەقەی شین و ڕەش و هەردەگەڕا ئەو های لێ دەهات ئەمە هەموو کاتێ وا ئەمە بوو نازانم چی یان دەخوارد کەی دەستی پێکرد دوای لێبێت یعنی ساڵێکە 2 ساڵە 3 ساڵە بڕیار هەروا بووە دوو ساڵە تقریبا ئەو های لێ دەهات کە ژنەکەی ڕۆیشت یعنی توواڵێت کە ژنەکەی ڕۆیشت باشە ئەو های لەمە دەکرد باشە بەڵام پێش ئەوەی ژنەکەی بڕوا لە ژنی خۆشی دەدا لە خەزوری داوە لە باوکی داوە لە هەمویانی داوە اینجا بە گولە لە باوکی و خەزوری داوە لە باوچیدایە لە خەزوری داوایە بەێ اینجا لە خەزوری دایە باشە چ پەیوەندی هەیە بینی ڕۆشتنی ژنی و ئەم تەبیعەتەی یعنی پێش ڕۆشتنی ژنیشی هەر ئاوا بووە ئەو جێچەری بەوان دەکرد جێچەری بەوان دەکرد لە ژۆرێ جێچەری بەوان دەکرد ئەمن نەمدەزانی جێچەری بەوان دەکرد باشە بەس باشە یعنی جامی دەشکان دەرکەی دەشکان باشە بەس بڕیار چی کارێک بوو چ ئیشی دەکرد بڕیار هیچی نەدەکرد پێش ئێستا چی بوو هیچ ئیشی نەبوو ئەی چۆن خۆی بەخێوی دەکرد یعنی قیچەک لە مۆلیدەی بوو مۆلیدەکەشی واز لێ هینا یعنی هیچ فەرمانبەر نەبووە کارمەندی حکوومەت نەبووە لە کۆمپانیایەک ئیشی نەکردووە نا باشە خێزانی هاوژینەکەی دەڵێن پێش ئێستا پۆلیس بووە ئەوە ڕاستە بەڵێ ڕاست بووە پێش ماوەچی لە کەورگۆشی بوون لە ئەوەی بوون ماوەچی پۆلیس بوو باشە لە کێیەکەوە نەماوە پۆلیس چەند دەبێت لەگەڵ یان نەماوە وازی لە ئیشەکەی هێناوە مێژە پۆلیسی نەمایە پۆلیسی نەمایە باشە. پۆلیسی زۆر لە مێژە بەجێ هێشتە باشە دایگیان من ئەمەوێ بزانم ڕۆژی ڕووداوەکە تۆ لەکوێ بووی چی بە چاوی خۆت بینی وڵی چم بە چاوی خۆم دیت ڕەهای کوشت ڕەهای لە ئەشکەنجەدا ڕەهای مۆبایلی لە مستان نەهێشت دەوام بکەم دەهێشت دەوام بکەم ڕووی لولەی تڤەنجی چەقاند بۆ سینگم نەفەسی نایە بەقە ئاستەم نەفەسم دی ڕەهای کوشت ڕەهای لێ دەدا ڕەهای لێ دەدا ڕەهای لێ دەدا بە کێبڵان بە چەقۆی بە داری بە نازانم بە بۆڕی لێ دەدا لەم نیشی دەدا لە ماڵی ئێوە ئەو شتە ڕووی داوە هەر نەدەستامەوە هەر نەدەست ئەی هەردوو کچەکەی تر هەردوو کچەکەی تر لەوانیشی نەدەدا لە ڕۆژی ڕووداوەکە ئەوان لەکوێ بوون قیچەک لەوشی دەدا بەس لە ڕێهێلی کەم دەدا ئەوانە چۆن ڕزگار بوو لە دەستی ئەو
ئەوان ڕزگار بوون لە دەستی ڕزگار بوون بەس ئەوان یعنی بە شێوەی لەو دیویدا نابوون باشە مەبەستی بوو دیوی داینابوون باش مەبەستی بوو یعنی مەبەستی بوو ئامانجی ئەوە بوو ڕەهابوو کوژێت لەبەر و مناڵەکانی ترنا مەترسی نەبوو لەسەر مناڵەکانی تریش با لەسەر مناڵەکانیشی هەبوو بەس لەسەر ڕۆزی نەبوو ڕۆزی نەبوو تەمەنی 6 ساڵ بوو تەمەنی 5 ساڵ بوو تەمەنی 5 ساڵ بوو باشە بەس لە کچەکەی دایگیان یەک شت ئەو پرسیارەت لێ یەکەم زۆر جار پۆلیس هاتووە ماڵی ئێوە چونکە بڕیار و هەر سێ مناڵی لەگەڵ ئێوە دەژیان هاتووین بۆ ئەوەی بڕیار دەستگیر بکەن بەڵام تووتە کە بڕیار لێرە نەماوە لێرە ناژی خۆی وا بووە یانوانە بووە لەوێ دەژیا لێرە دەژیا باشە بچە قسانت بە پۆلیس دەژیا لە مفتی دەژیا پێم نەگوتیە لە ژێر هەڕەشەدا بووین دەیگوت دەتکوژم سیلای لەسەر سەرمان دانابوو سیلای لەسەر سەرمان دانابوو دەیگوت دەتکوژم باشە دەیگوت دەتکوژم چەند جار پۆلیس هاتینە بەردەرگای ماڵی ئێوە بوو دەستگیرکردنی بڕیار جارێک دوو پۆلیس هاتن لەگە موختارەکی گوتیان لە مارێ نییە گوتم لە مارەیە لە مارێ نییە گوتم هەڕەشەیان لە من کرد هەڕەشەی لە من کرد گوتی ئەتو دەتکوژم بری لە مارەیە دەتکوژم بری لە مارەیە سلای لەسەر سەری من دڵاگرت ئەو سیلاحی لەکوێ هێنابوو بەردەوام سیلاحی پێ بووە لەکوێ هێناوە خەڵکی بریندار کردووە بەردەوام سیلای پێ بوو بەردەوام سیلای هەبوو باش داگیان سیلای لە شانی بوو بەس یعنی ئەوە بە ئازادانە هاتوچووی دەکرد مەسەلاً دەچوو بوو بازار دەچوو بوو ڕەفیق ئەو شتانەی هەبووە ژیانێکی ئاسایی هەبوو یان هەموو کاتێ لە ماڵەوە بووە هەموو کاتێک لە ماڵەوە بوو بەس کاتی شت کڕینی بوو زۆری پێ نەدەچوو داهاتەوە سەمونی دەکڕی یعنی شەوێ دەیکڕی دەوری سعات 2 دەچوو 3 دەچوو ئەوها دەچوو سپاس دەکەم داگیان لەگەڵم بمێنە استراحەتێک وەرگرە چونکە من نەزانم برینداریت ببوورە تۆزێ درێژم کرد لەگەڵ ئێوە بەڵام ویستم وەڵامی هەندێک پرسیار وەربگرین بەڕێز مقدم بەخێر بن دوێنێ دایکی ڕەها لە ناوڕوودا و لەسەر شاشەوتی دوو جار پەیوەندی بە ١١ کردووە هێلی گەرمی تونند و تیژی بەڵام وەڵام نەدراوەتەوە دەستان خۆش بێ بۆ سازدانی و بەرنامەی ئەمن پێم باشە بە کورتی باسی هێڵی گەرمی ژمارە ١٩ بکەین بزانین ئەو هێڵە بە چ سیستەمێکی شەکا و بە چ شێوازەکە هێڵی گەرمی ژمارە ١٩ بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تونتیژی دیژ بە ئافرەتان و خێزان ئێستا خۆشبەختانە لە هەرێمی کوردستان لە هەر سێ شارەکە بەردەستە هەر کەسێک کە یەکێک لەو سیمکارتانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە توانی پەیوەندی بەو هێڵەوە بکە و بێ بەرامبەرە بەڵام لە کاتی پەیوەندیکردن بەو هێڵە دیارە ئەو هێڵش بەپێ ئەو سیستەمەی کە بۆی دانراوە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە سەرەتا ئەگەر کەسێک پەیوەندی پێوە بکە بە زمانی کوردی با بڵێن کارمەندی ئەو دەنگەی کە تۆمار کرایەت وەڵامەداتەوە دواتر بە زمانی عەرەبی ئەو جا تۆزەکڕا ئەوەستی هەتاوەکو پەیوەندیەکە وەرەگیرێ بەڵام لە کاتی کە ئەو نازانین ئەو ئافرەتە لە چ ڕێکەوتێک پەیوەندی کردیا خۆت پەیوەندی نەکردیا بۆیە پێم باشە ڕۆژێک سەردانی من بکات لە بەڕێوەبەرایەتی هەولێر بۆی بزانین ڕێکەوتەکەمان پێ بڵێ بەڵام لە لای ما هیچ پەیوەندیەک نییە وەڵام نەدرێتەوە بەڵام ئەگەڕێتەوە سەر ئەو کەسێ ئایا ئەو کەسێک کە پەیوەندی کردیا چاوەڕێی کردێت تاوەکو کارمەندی لە هێڵی گەرما پەیوەندەکەی وەڵامەداتەوە
یاخود دواتر بۆ یکاتەوە. باشە یعنی ئەگەر پێش ساڵێکیش بێت ئەو تەلەفۆنە کرابێت ئێوە دەتوانن بزانن هەموو شتەکان ڕێکۆردەکان لەلای ئێوەن با کە هات سەردانی مەی کرد ئەمەش لەگە برادرانی سیستەمدا ئەنیشین تەماشای ئەو ڕێکەوتەیەکەین بزانین ئەو لە چ ڕێکەوتەک پەیوەندی کردیا تەماشای ئەو ڕێکەوتەیەکەین تەماشای سیستەمەکەیەکەین بزانین لە سیستەم ماوە یاخود نەماوە بەس دڵنیاتەکەمەوە هێڵی گەرمی ژمارە 1990 بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی تونتیژ دژ بافرەتان و خێزان بە بەردەوامی بە شێوازدەشتی 24 کاتژمێر ئیشەکە وەڵامی هەموو پەیوەندیەکە داتەوە ڕۆژ بە ڕۆژ خۆشبەختانە ئەو هێڵا سیقەی زیاترە چیتە سەرێ خەڵک زیاتر بڕوای پێ و زیاتر ڕۆژانە پەیوەندیە کرێ یعنی ئەوە نە بۆ ڕۆژە کەسە گلەی هەبی بڵێ پەیوەندی وەڵام نەدرایتەوە لە ژمارە 1990 باشە یەک شتی تر بەڕێز مقدەم گلەیەکی هەبوو یانوت چوین بوو تونند و تیژی مفتی سکاڵای ئێمە وەرنەگیراوە بە ئێمە وتراوە بچون بۆ تۆرەق چونکە وەکو سنووری جغرافی سەر بە تووڕق بووینە بەنسبەت نووسنگەکانی بەرەنگاربوونەوەی تونتیژی دژ بافرەتان و خێزان لە ناو هەولێر ئەمە دوو نووسنگەمان هەیە نووسنگەی قەڵامان هەیە لە گەڕەکی مەهاباتە و نووسنگەی منارەمان هەیە لە گەڕەکی نووسەرانە مەبەستان چییە؟ مەبەستان ئەوەیە ینی ئۆفیستانیە لە مفتی؟ ئۆفیسمان لە ناو مفتی نییە ئەمە ئۆفیسمان لە گەڕەکی مەهاباتە لە سنووری هەولێر. باشە ینی ئەگەر وابێتن چوینە سەردانی بنکەی پۆلیسیان کردووە؟ نازانم دەبی لەو کەسەی بپرسن ئەو کەسێک کە ئەو قسەی کردیا بزانە ئایا چوویتە نووسنگەی بەرەنگاربوونەوەی تونتیژی یاخود بنکەی پۆلیس. باشە کێشەکە ڕەها زۆر جار هەبووە خەڵگرەی کردووە دراوسێ ئەخباریە هەبووە کە ئەوانە تووشی تونند و تیژی و ئەشکەنجە بن فایل دووسیان هەیە لەلای ئێوە؟ لە ئەگەر تەماشای ئەو فیلانە بکەین کە تۆمەتبار بڕیار هەیتی ئەو تۆمەتبارێکی ئێستا خۆشببختانە دەستگیر کراوە لەلایەن هێزانامنیەکان لە ساڵی 2009ەوە هەتاوەکو 2022 ئەو 23شی هاتە سەر کۆمەڵک فایلی هەیە لە لایمە لە ساڵی 2009 دوای ئەوەی کە باوکی بریندارەکە لە لای ما باوکی سکاڵا تۆمارەکە و تۆمەتبار دەستگیرە کرێ و ئەو ئیجراتەی هەیە لەگەڵ یەکرێ بەڵام کە لە کاتی کە دەستگیرە کرێ و نزیکەی هەفتەیەکە مینێتەوە باوکی دێت تەنەزول لە ئەوراقەکەیەکە و دووبارە حاکم مادەچکەی لەسەرکاتەوە بەپێی یاسای 21 چەک دیسانێ ئەو بەپێی ئەو یاسایش ئەو کەسە ڕوبەڕووی ئیجراتە کرێت و عقوبەی خۆی زیندانی کرابوو زیندانی کرابوو چەند ماوە نازانی 2009 نازانم ئەوەی لە لای مەیە بەس ئۆتۆمەتبار دەستگیرە کرێ و ڕەوانەی دادگا کرێ بۆ ئەوەی لەوێ دۆسیەکی تری هەیە بێجگە لە تەقەکردنی لەسەر باوکی بەڵێ ئاخر دۆسیەکە لە لای مەبوو لە ساڵی 2022 دوای ئەوەی پەیوەندی بە هێڵی گەرمی ژمارە 1990 بەڕێوەبەراتیمان نەکرێت دەڵێت ئەو یەکێک لە منداڵەکانی بڕیار تونندوتیژی بەرامبەرەکرێ هەواڵدەرێک تەلەفۆنەکە یعنی نەک ئایلە و خێزان و دایک و پور ئەوانەی هەواڵدەرێک بووە هەواڵدەرێکە پەیوەندیەکە بە هێڵی گەرمی ژمارە 1990 دوایەوەی کە پەیوەندی کرد تیمەکانی ما یەکسەر بە دوواداچوونیان کرد و توانیان ئەو منداڵێک کە ئەو ئیخبارەی لەسەر کرا دەڵێت تونندوتیژی بەرامبەر کرایە ئەو منداڵە ئامادە بکرێت لە پێشدا دووەر بەخۆی دانی بەوەدا ناگوتی لە کاتی ئێستا هیچ سکاڵام نییە و هیچ تونندوتیژیەکەم باوکم بەرامبەرم ناکە ئەمە کێ بوو ئەوە یەکێک لە منداڵەکانی خۆی بوویان ڕۆزی بوو یەکێکی نانە ڕەها هەتا ئێستا ڕەها نەهاتووە بۆ لایمە داوای سکاڵای یاسایی بکە باشە بەس بناڵێک ئەگەر ڕەها بێت ڕەها ئێستا بڵێ 13 ساڵ و شتێکە 2009 یعنی 10 ساڵ بووە ئەوانی تر لەو بچووکترن ئەم باسی 2009 ناکەن باسی 2022 باشە ئەوە کاتە 13 ساڵ بووە ڕەها نەبێت یعنی مناڵە بچووکترەکەیەکە 9 ساڵە ئاخر مناڵێکی 9 ساڵان چۆن نەتوانێت بڵێت چۆن ئەوێرێ بڵێت باش ئەجە قسەکەم تەواو نەکەن دوای ئەوەی کە ڕەهانە با بڵێن ئەو مناڵەکەی دیکە هات وتەکانی دان دادوەر داوای نوێنەری چاودێری ناکامەکانی کرد کە لە حکوومەتی هەرێمە با بڵێن ئەگەر منداڵێک تەمەنی لە 18 ساڵ کەمتر بوو چوو دادگا تەمەنەکەی کەمتر بوو نوێنەری چاودێری ناکامەکان نوێنەری چاودێری ناکامەکانیش هات چۆلای دادوەر گوتی لە کاتی ئێستا هیچ تونندوتیژیەک بەرامبەر ئەو منداڵەی ناکرێت بۆیە داوا ئەکەین ئێستا
بەو شێوازەی تەماشا بکرێت کە ئەو خێزانە پەرتەوازەنەبی باش دواتر دادوەر هەر بەردەوام بوو لەسەر ئەو سکاڵای سکاڵایەکەی دانەخست لە کاتێکدا ئەو سکاڵای کە لە لای مەیە هیچ کەسێک داوای سزای ئەو سزادانی ئەو کەسەی نەکردیا و لەو کاتانە بەڵێ بەڵێ ببوورە لەو کاتانە ئەگەر کەس نەیەت داواکاری گشتی تند و تیژی دژی خێزان و مناڵ شوێنێکی تر نییە ببێت بە نوێنەری و مناڵە با ئەوجە لەسەر ئەوەی بەڕێز دادوەر سەرڕای ئەوەی کە ئەو منداڵە لەو تەمەنەی ئەو بڕیارەیدایە ئەو وتەیدایەوە نوێنەری چاودێری ناکامەکان ئەو بڕیارەدا پەراوەکەی هەردا نەخست دوای ئەوەی کە تۆمەتبار ئەوە بڕیاری ئامادەکردنی بۆ دەرچوو بوو نەهات بڕیاری ئامادەکردنی گۆڕی بۆ بڕیاری دەستگیرکردن باشە دوای بەدواداچوون نووسرا و لەسەر نووسرا بۆ شوێنی تایبەتمەند بۆ ئەوەی ئەو تۆمەتبارە دەستگیر بکرێت بەڵام بەداخەوە ئەو تۆمەتبارە لە یەک شوێن نەئەماوە بە بەردەوامی شوێنی خۆی گۆڕی هێزە ئەمنیەکان چاودێری تۆمەتباریانە کرد بوو چەند مانگ ماوەی فەرمای دەستگیرکردنی هەبوو وەڵامە چەند مانگێک ماوە چەند مانگێک بە بەردەوامی چاودێریانە کرد هێزە ئەمنیەکان باش و دەستگیر نەکرا دەستگیر باش لەگەڵم بمێنە بەڕێز مقدم سەفین ئێوەش ئاگاداری ئەو کێسی ئێستان کە باسەکەم ئەمڕۆ هەمان سیناریۆ لەگەڵ خێزانێکی تری هەولێر ڕوویداوە ڕەهایەک بوو بە قوربانی با ڕەهای ترمان نەبێت ئەمڕۆ لە کاتی ئامادەکردنی راپۆرتێک کە ئێمەش هەواڵمان بۆ هاتووە خێزانێکی تر تووشی هەمان کێشە بووینە باوکێک واز لە هاوژین و چوار مناڵەکەی ناهێنێت بە قسەی دایکی مناڵەکان ئەڵێ مادەی هوشبەر بەکارهێنێ چەکدارە اینجا کارمەندی هێزی ئەمنیە ئەو وا ئەڵێت ئەمڕۆ لە کاتی ئامادەکردنی ڤیتیەکە کە بەڕاستی ستافەکەمان لەگەڵ ئەم خاتونە خۆشی تووشی مەترسی بوون هەڕەشە لەسەر ژیانیان هەبوو ئەمێ هەنێک دیمەن بگوازمەوە بەدەنگەوە بۆ ئەی بزانن ببینن لە چوازعەکان زادەکە فرۆشە ئەدەمە شوقەشینە بەرامبەر ئوستاز باشی کاکە باشی کاکە بێزەحمەت ئەو ڕقەمەمان ئەو نەفەرەمان لە دەرەوەیە ئەو دەتوانێت 711 سایقی ڕووداوە کاکە گوێ لە منە نەفەرێکمان نسيت شو قد شيشينا أيوه تستاهل چونکە کاتم زۆر نەماوە بەڵام حەزەکەم جار بەجار ئەو دیمەنانە ببینن جارێکی تر با لەسەر شاشە بن لەگەڵ ئەو خاتونە بەڕێزە بە کورتی هەنێک قسەی لە وەرەگرم ینی ئەمە ئەم بەشەی بەرنامە ئێستا بڕیاری لەسەر دراوە پێش ساعاتێکاوە بەس بۆ پاراستنی ژیانی ئەو خاتونە لەگەڵ ماڵەکانیەتی خاتون گیان بەخێر بێ زۆر زۆر سپاس دەکەم ئەتوانی پێم بڵێیت ئێوە تووشی چ کێشەیەک بووینە هاوژینەکەت چ کێشەیەتی بوو ئەو هاکە بوو بە چەک دێت بڵێ دەستخۆشیت لێ دەکەم شەهیا خان بۆ ئەم بەرنامەیە حەزم کرد بەشداری بکەم لەبەرەوەی کەیسی منیش هەمان کەیسە ئەمنی شکایەتم هەیە سکاڵام لەسەر تۆمار کردیە بەڵام ڕاناوەستی لەوەی هەتا ئەمر قەبزیەکەی لۆ دەچیتن ئەمر قەبزیەکەیشان نەبوو وەک کتابکە لۆ کولێ شۆرتە بڕوە ئەو ڕێک ئەو ڕۆهاتۆ سەرماری من دووەم جاریشە بە گولا تەقە دەکاتن یعنی زۆر جاریت کە هەوڵیدا بمکوژی بەس خوا پاراستمیتی لەبەر ئێستا ژیانم زۆر زۆر لە مەترسیدا بەڵێ جارێکیان گوتی سوپرایزم لۆتەیە ئەوە بوو بردم یەچیای لە چیای ویستی بمکوژی و لە ترسی چەکەکەی سواری کرد و ئەمن خۆم فڕەدا هەموو قەلبیشم بریندار بوو ئەو من لە هەڕام کرد هاتۆ حینن ئەمنی گرتەوە لە ماری سجن کردین هەموو بخۆم و بە چوار منداڵەکەم پاش ئەوەی پاش 6 ڕۆژ لە مارەیە سێ لە دەوامە تۆفە دەوامی هاتەوە ئەو ڕۆی و ئەمن دەستی مندارەکانم گرت و تقریبای مانگەک لە ماری مامەوە بەس قسەم لەگەر شوبرایەکانم کرد گوتم وەرن حەلی ئەو مۆزوعی بکەن گوتیان باشە ئەمە حەلی دەکەی بەس هەر پێیان حەل نەکرا لە بەرەوەی بەجیان ناکە باشە تو پێش بەرنامە بە منە وت لەسەر مادەی هوشبەرە بەڵێ ئەمە لێمان گرتێ بە خۆمان بەس نەمانویست شکار
بەڵێ ئەم پیاوەی من زۆر دەچوە جێی بەتەنێ دەماوە لە جێی حیبنەبی دوولەڕ لە مرافقی و لە بەیتونەکەمان کە دەهاتەوە بە سەعات لەوێ دەماوە و شوشەکی باریکە پێیتی لەگەر چیسەچی تۆزی سپی تێدایە ئەو دە نازانم ئەوە چێ بەس بە هیچ شێوەکی خەوی نییە و گومانی زۆر زۆرە دایم نەسەقف بە مارێەوە دەمینێ نە پلاچی کارەبا هەمووی وەچ خۆی دەمینێ هەر دەری ئەتوو لە گروپت هەیە و تەنانەت کۆپتەر بەسەر مارمدا دەڕوە دەری ئەتوو لە دەستت لەگەری وەی هەیە باشە ئێستا ئەمڕۆ ئەوەی کە بینیمان بە چاوی خۆمانمان هەمان شێوە باشە بە چاوی خۆمانمان بینی ئێستا مەترسی لەسەر ژیانە هەیە خۆت و مناڵەکانن هەستەکەن دەستی ئەو بە ئێوەڕە ناگا بەڵێ ئێستاش ناوێرم بچمەوە تەنانەت 26 دوازدە بە سەرماری منیدادا چار پێنج گولەی بەمارم وەنا ڕاستە تەلەفۆنم لۆ 100 کرد هاتن بەس زۆر هەش سیارە بوو بەس نەیانگرت ڕۆیشت هەمووانی بەڵێ بەڵێ نەیانگرت ئەو ڕۆژ بە هەمان شێوە نازانم یعنی لۆ نای بەڵێ بەڵێ سیلای لەوانیش ڕاکێشا بە هەمووان ها ئەمڕۆژ بە هەمان شێوە ئەو ڕۆژ بە هەمان شێوە ئەم ڕۆژوا بوو بە هەمان شێوە نەگیرا بەس تەقەی نەکرد بەس نەگیرا ڕاستی پێدەست بوو ئەوانیش گوتیان چەکی پێ بوو چەکی لەوانیش ڕاکێشا بوو بەڵێ بەس نەیانگرت لێرەوە داوا دەکەم داوا لە دام و دەستگای حکوومەت دەکەم بە دوواداچوون بکەن ئەوە ئەمنیش پاشی لەوانەیە پاش هەفتە ڕۆژی دی ئەمنیش قەزیێ منیش وەچی ئەم کچە بەستە زمانەی لێ بێ بخوای شەیاخان یعنی ژیانی منیش لە مەترسیدا ئی هەزارانی ئافرەتی وەکو منیش لە مەترسیدایە یعنی دەبیت بە دوواداچوون بکەن یعنی بەریان نەدەن بەڕاستی کە دەگیرێن بە کەفالەت بەردەبن بە زووتری کە بە مانگێک هەفتێک دەگیرێن بەردەبن زۆر سپاس بە قوربان بەڕاستی یعنی ئازایت هاتێت قسە بکەیت ئەزام خۆی لەبەر مناڵەکانیەتی لەبەر خۆی نەبووە من کاتم نەماوە بەڕێز مقدەم بەڵام ئەتوان چی بە ئەو ژنە بکەن ئێستاوە هەیە والحەمدولله شتێکی ئەوە ڕووی نەداوە بەڵام ئەترسم ڕوودا من پێشەوەی بێمە بەرنمەکەی بخۆم ئەو ئافرەتە بەڕێزەم دی و قسەم لەگەر کرد و دڵنیای تەواوم لێوەرگرت کە ئێستا الحەمدولله ژیانی سەلامەتە و لە شوێنێکی سەلامەتە و هێز ئەمنیەکان ڕاست پێدران کە بە زووترین کات ئەوتۆمەتبارەی دەستگیر کرد فەرمان دەستگیرکردنی هەیە فەرمانی دەستگیرکردن ئەویش هەیەتی تازە دەرچوویان کۆنە تازە دەرچوو ممنونتم زۆر سپاس دەکەم بەڕێز مقدەم سەفین سپاس ئەمڕۆ میوانی بەنامەی بەرپرسیار بوون زۆر سپاس دەکەم ساکینە خان سەلامەتیە کەیسێکە لە دادگایە بەڵام ئەم کەیسەی ئەم خاتونە بەڕێزەش بەڕاستی ژیان لە مەترسیدایە پێم خۆش بە ئەو میوانی ئێمە بوو دەنگی خۆی بە ئێوە گەیان زۆر سپاس بۆ هاوەجێ بەرپرسیارایرو